شێک لە خاوەن پێداویستیە تایبەتیەکان لەبەردەم بارگای یەکگرتووی ئیسلامی کوردستان بە مەبەستی دەربڕینی ناڕەزایی دژ بە بڕینی موچەکانیان لەلایەن وەزیری کاروباری کۆمەڵایەتی کە لە پشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانە گربوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا. نامی یەک و دوو سێ و هەموو وەزارەتکاریان کردووە تەنها وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پێوەشم و کەمەندام و هەتیۆکان وەریان لەگەڵ بۆ چونکە نازانم ئێمە کۆمپانیامان نییە یەکەم دووەمیش ئێمە هیچ لایەمانە بە چاوێکی زۆر سووک سیر ئەکرێن بە بەشەرمان نازانم نازانم هاتوو چەسازی بۆ منەکەن لە 150,000 کەمەندام و ساڵداری کەمەنداوە دەست پێ ئەەکەن و بڕینی موژەی بێوەژنی داما و ئەوانەوە دەست پێکەن ناچن لە پەرلەمانتارەکانی خۆیان دەست پێکەن نامی 8 ملیۆن وەرەگرێت. بەپێی ڕێنماییەک کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی سەرەتای ئەم مانگە دەری کردووە موچەی مانگانی نزیکەی 50,000 خاوەن پێداویستی تایبەتی بڕیوە وەک ئەنجامدانی چاکسازی کە ئەو وەزارەتە وەک خۆیان دەڵێن ئەنجامی دەدەن. ئەمڕۆ هاتووە وەکو شارێکی مەدەنیانە بۆ سەر یەکگرتووی ئیسلامی کوردستان کە ئەو وەزیرە سەر بە پشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئیتر بەسە ئەم نەعەدالەتیە بڕینی قوتی خاوەن پێداویستی تایبەت پێی ناڵێن چاکسازی و عەدالەت وەمانە ئەمە پێڵێن بڕینی قوتی خەڵک کێش خاوەن پێداویستی تایبەت کەمترین موچەمانەیە ومێ دەکەین وەکو حیزب و وەکو حکوومەت شارێ لەم وەزیرە بکەین ئەم ڕێنمایی خۆی بکشێنێتەوە کە زیاتر لە 50,000 خاوەن پێداویستی تایبەت موچەکە. جگەل لەوەی سیستەمی پاشەکەوتکردنی موچەی خاوەن پێداویستی تایبەتی گرتوتەوە ماوەی 9 مانگا خاوەن پێداویستی تایبەتەکانی هەرێمی کوردستان موچەیان وەرنەگرتووە. لەم قەیرانەیە خەڵک خۆی لە قەیرانە مەعاشی نەبێ و ژیانی نەڕوە ئەبێ ژیانی کەمەندام چۆنی بێت کەمەندامانەیە قاچێکی نییە قاچێکی لە بنا نییە مەعاشەکەی بڕاوە ئاخر ئەوە چۆن شایستەی نییە. لەبەردەم بارگای یەکگرتووی ئیسلامی کوردستان لەلایەن بەرپرسانی ئەو حیزبەوە پێشوازی لە خاوەن پێداویستیە تایبەتیەکان کرا ئەوان بەڵێنیاندا هیچ وەزارەتێ هیچ وەزیرێک لە کوردستانە ڕاستەوخۆ دەسەڵاتی بڕینی موچەی هیچ مۆزەفێکی نییە ئەوە ئەمری سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتە بەسەر وەزارەتەکەوانەیە هیچ وەزارە هیچ وەزیرێک لە کوردستانە هیچ وەزیرێکە و دەسەڵاتەی نییە هەتا بڕیار لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەیەوە دەرنەچێت ئێمە داواکاریەکانیان بە داواکاری ڕەوا ئەزانین پەیامەکەیان ئەگەێنین ئەوەندەی لە دەسەڵات و چوارچێوەی کاری ئێمەدابێ خزمەت. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.